ئەمەش پێویستە ڕعایەتی بکەین. ئەنجا لازمنی جۆڕایەڵی دایک و باوک و ئادابی دایک ئاداب لەگەڵ دایک و باوکە ئەوەیە کە ولا تقل لهما أف ولا تنهرهما، پێیان نەڵێ ئۆف. ئۆفەکە چییە؟ تعبیراتی تری جەستەیە. هەڵێ دەڕۆڵە ئەوە بکاڵێ ئەمە بێزاری دەربڕینە، ئەرە دەمێشکم تەقی ئەوەن دەدوتەوە باش باشە باش. ئەمانە هەمووی ڕەفتاری ناڕەسەنانن، ڕەفتاری نامەقبولن بەرامبەر دایک. بەڵێ باشە دایکجان ئینشاڵڵایک، بەڵێ باش باوکەیان وڵات تۆزە مەشغوڵ بم ببوورە نەمتوانی ئەیکەمەوە ئینشاڵڵا. هەر ئێستاش بە تەجیلیش بکرێت باوکەکە سەبرێک رێ لەسەر سەر پێچێکەش، بەڵام خۆش نییە تۆ وا ببینێ کە ئەنەما فێری تەمەڕود و یاخی بوون بووی و سەر پێچێکی لابرێک. بەڵێ بەو شێوە جوان ڕەفتاری لەگەڵاکەیت و فلا تقل لهما أف ولا تنهرهما وقل لهما قولا كريما. قسەی جوان و نەرمونیان و باشیان لەگەڵا بکە. قسەی جوان و نەرمونیان چییە نازانم، لەوانەیە لا ئێمە بڵێن باوکە گیان دایکە گیان ئەمە قسەی نەرمونیانە، بەڵام لەوانەیە لە ناوچەکانە فەرقی هەبێ، لە بادینانە مەسەلەن لە سۆرانە لە ناو عەشایرە لە ناو شارە لە شوێنەکە. ئەلموهیم ئەدەبێکی زۆر ڕاقی کە لە ئیسلامەتیەکەوە فێربووین بەرامبەریان بەکاربێنێت. ئەم ئایو ئۆف و ئەرە چی بوو ئەمە چەند جارە تیکرار کردو، ئەرە دەنەموت، ئەرە ڕۆڵە خەو کردەوە چێشتەوە، ئەرە چەند جارە وت خەم تێب کرد، ئاوای جواب نەدەرەوە، بەڵە دایژیان تێب کرد. باش جاری چ کەشت لێ پرسێت ڕۆڵ نەمزانی ئاخۆ خێت تێ کرد چووکە لەوانە تۆ کە جواب بداوەتە ئەوەشی لێ نەبوو. ئەرە کوڕم تۆ تەلەفۆنەکەت کرد بۆ خاڵت، بەڵێ ئەی نەموت باوکە چەند جارم پێوتی وتم کردم. باش لە جاتیەوە وا بەکاربێنیڵی بەڵێ باوکە جیان کردنەوە گەر حەزەکەی بۆی بکەمەوە تەواو. ئەمە زۆر ضروریە ڕعایەتی ئەم جۆرەشتانە بکەین. ئەمەش پێویستی بەوە نیە یعنی هەموو کەسێ نەسیحەتی وا وەرگرێت، بەڵام بیرخستنەوەیە. ئەمە ئادابی قسەکردنەکان گیانەکەی کە لەگەڵا بەکارێنی شتێکی جوانە. بەڵە چاوکەم، بەڵە براکەم، بەڵە عەزیزەکەم، بەڵە دایکجان، ئەرە کوڕی شیرینم، ئەرە کچی شیرینم، ئەمەت کرد. ئەمەش ڕەفتاری دایک و باوکەکەیە کە مەفروزە لەگەڵ ئەوە بەو شێوەیە. سبحان الله، من هەرچەند سەیری ئەو ئاەتە کەم واخفض لهما جناح الذل من الرحمة، ئەو ئەدەبە ئەو وێناکردنم دێتەوە پێشچاو کە لەو ئاەتەیە. یعنی تۆ تەسەوری ئەوە کە باڵ ڕاخەیت و بڵێ وەرە سەر شان. بۆ مناڵ زۆر ئاسایە، تۆ یاری لەگەڵەکەیت ئەو خۆی پێ هەڵە ڕۆسکێنێ و خۆت پێ هەڵەواسێ و دێتە سەر شان و ملک و شتێکی تەبیعی و مناڵە. بەس تۆ بۆ دایک و باوکە دوا بکەی بڵێ دایکجان فەرموو بەسەرچە. لە ئەدەبی ئینسانی مسلمانەوەی قاج ڕەناچێشەوە لای لوتی دایک و باوک، لەبەر چیان قاج ناخاتە سەر قاج، جواب بە حەرەکات ناداتەوە. ئەرە ڕۆڵە تەلەفۆنە کرد وەکو ئێستا لە ئەوروپا باوە کردە دەرە. ئێمەکەی ڕەفتاری ئینسانی مسلمان زمانەت هەیە، تۆ نازانی بڵێ بەڵێ یان نەخێر. بۆیە ئەمانە ئەمە کە پێڵە زمانی جەستە، زمانی لەش، زۆر ضروری هەمووی بە ئادابێکی جوان نەخشان هەڵتەرکێنی بوون حەزم لێ ناکە. ئەمانە ڕەفتاری ناشرینن بەرامبەر دایک و باوک، زۆر ناشرین. ئەشە بەرەمە ڕەفیقی خۆت لە یەک عومران بەکاری بێنی شتێکی تەبیعیە، بەڵام ناشێ لەگەڵ دایک و باوک، لەگەڵ مامۆستایان مەلایەکە، لەگەڵ زانایەکی شەرع، لەگەڵ کەسایەتیەکی ئیسلامی، لەگەڵ ئامۆژگارێکدا بەو شێوەیە بەکاری بێنی.